بە هیوای کاتەی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 225. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان ڕاهێنانی ئازاد چەند تیراژێک بکێشە و بیبڕە لە هەر شێوەیەک بڵێ ئەگەر شێوەکە دەگونجێ بۆ ڕیزبەندیکردن بنووسە بەڵێ یان نا. چەند تیراژێک بکێشە و بیبڕە کاتە لێرە پرسیاری دا ئەو سێ گۆشەیەم هەیە، سێ گۆشەکەی دەبڕم وەکو لێرە دیارە ئەوها ئەوجە چەند دانەیەک دروست دەکەم لە تەنیشتێکیان دادەنێم بزانم بۆ ڕیزبەندی بە کەلک دێ یان نا. ئەگەر توانیم ڕیزبەندی دروست بکەم دەنووسم بەڵێ، ئەگەر نادەنووسم نا. ئەمن لێرە ئەو سێ گۆشەم دروست کردیە، ئەو سێ گۆشانە ئەوها کە لە تەنیشتێکیان دادەنێم دەتوانم جێگۆڕچێ بکەم، واتە سێ گۆشەکان ئەوها بگۆڕم، سەرە و ژێریان کەم هەتا ئاسانتر بتوانم لە تەنیشتێکیان دانێم. ئەوها پاشان سێ گۆشەی تکە بۆ وێنە لێرە دادەنێم، سێ گۆشەیەکە ئەوها هەتا هیچ بۆشایەک لە مابەینیان نەمینێتەوە هەتا ڕیزبەندی بتوانم دروست بکەم. لێرەش ئەوها، لێرەش بۆ وێنە ئەوها. کەواتە مادام لەبەر ئەوەی چونکە توانیم دروست بکەم ئەوها لە تەنیشتێک بەبێ ئەوەی بۆشایی بمێنێتەوە، کەواتە وەڵامەکەم دەنووسم بەڵێ دەتوانم ڕیزبەندی دروست بکەم بەو سێ گۆشانە. هەرچەندە من لێرە چونکە وێنەیە بە تەواوەتی ناتوانم لە تەنیشتێکیان دانێم زۆر بەباشی، بەڵام وەڵامەکە دەبی بەڵێبی، چونکە دەتوانم ڕووبەرەکی بەو سێ گۆشانە دابپۆشم بەبێ ئەوەی هیچ بۆشایی هەبی لە مابەینیان. کاتە وەڵامەکەم دەبی بەڵێبی، ئەوها دەتوانم ڕیزەکی تکەش دانێم، ئەوها لێرە هەرچەند بمەوێ دەتوانم ڕیز دانێم. ئەگەر لەوەش ئەوها کاتە وەڵامەکە بەڵێ. ئەوە تەواو بوو. پرسیاری 11 دیسان ئەو شێوەیەی دروست دەکەم، ئەو جا بە جێگۆڕچێ بزانم دەتوانم ڕیزبەندی پێ دروست بکەم یان نا. ئەوها شێوەکە شێوەکی دیکە هەر لەوێ دادەنێم، ئەو جا ئەوها لە تەنیشتی وەکو دەبینین جێیان دەگۆڕم، ئەوها سەراوژێر بزانە کو دەمەوێ. لێرە پێویستی نەکرد سەراوژێر بکەم، تەنیا بە ڕاکێشان و کشانەوە لە تەنیشتێکیان دادەنێم. هەر چەند ڕووبەرم بووێ دەتوانم تەنیا شێوەکان کۆپی بکەم، دیسان دایان نێمەوە هەموو ڕووبەرەکە دادەپۆشرێ بەبێ ئەوەی مانەوە هەبی. کەواتە دیسان وەڵامەکە لێرە دەڵێم چ بەڵێ ئەوها دایان دەنێم، چونکە شێوەکە شێوەیەکی ڕێکە دەتوانم ڕیزبەندی بەو شێوەیە دروست بکەم. پرسیاری 12 ئەو شێوەیەم هەیە بە هەمان جۆر دەتوانم ئەوها لە تەنیشتێک دانێم. ئەو جارەی لۆ ئەو شێوەیەی پێویستم بە خولانەوە بوو، واتە شێوەکە بەخۆی ئەوهایە دەبی بخولێنمەوە، ئەوە های لێ بکەم، ئەو جا بە 180 پلە بیخولێنمەوە، ئەو جا داینێم هەتا ڕیزبەندی دروست بی. لێرەش دیسان ئەو شێوەیە دێتە ئێرە، ئەو شێوەیە دێتە ئێرە، کەواتە دیسان وەڵامەکەم بەڵێ دەتوانم. دیسان ئەوە لێرە دادەنێم، شێوەکی تکە لێرە دادەنێم، هەر چەند بمەوێ ئەو جارەی دەبی شێوەکە ئەو هابی هەتا لێرەی دانێم،
ئەوها ئەمکاریژیر دەتوانێت دروستکەی ئەو شێوانە بە کاغەز و کاغەزەکان بە بڕی و لە تەنیشتێکیاندانەی. پرسیاری 13 ئەو جارەی ئەو شێوەم هەیە. ئەو شێوەی کوو بتوانم دانێم ئەوها خولانەوە ئەو هەدایانێم لە تەنیشتێک بۆ وێنە ئەوها ئەو جە شێوەکەی دیکە دیسان خولانەوە لێرەی دانێم کۆپی بکەم. وەک دەبینین دوو ڕێزی دەتوانم دروست بکەم بەو شێوەیە، بەڵام ناتوانم زیاتر ڕێزی دروست بکەم لە دوی زیاتر، چونکە ئەگەر لە دوی زیاتر دروست بکەم لەو خوارەوەی بۆشایی دەکەویت، ناتوانم نە ئەوها داینێم نە ئاوا داینێ، بۆشایی دەکەویتە مابەینی. کەواتە لێرە وەڵامەکەم دەبی نابی، ناتوانم ڕووبەرێکی گەورەی پێدا پۆشم، تەنیا دوو ڕیزی دەتوانم دروست بکەم کە هیچ بۆشایی نەبی ئەوها وەکو دەبینین، بەڵام پاش دوو ڕیز ناتوانم دروستی بکەم. هەر کوی دانێم ئەو جا ئەو وەختی ئەو هایدانێم ناکرێ، ئەو هایدانێم نابی، ئەو هایدانێم نابی، هەر کوی دانێم نابی، لەسەرێش هەر نابیتن، کەواتە وەڵامەکەم لێرە نا. پرسیاری 14 ئەو شێوەم هەیە، بزانم دەبی لۆ ڕێزبەندی یان نا. ئەو هادای دەنێم پاشان دەی سوڕێنمەوە بەخۆی ئەوها بوو شێوەکە، دەی سوڕێنمەوە ئەوها دایدەنێم زۆر باش دەبی بۆ ڕێزبەندی. ئەوە لێرە وەڵامەکەم دەبی بەڵێبی، چونکە دەتوانم دیسان چەند ڕێزم بووە دایانێ. دیسان ئەو جارەی ئەو هادادەنێم وەکو جاری وەکو ستونی یەکەم لە لای ڕاست، کەواتە وەڵامەکە بەڵێ دەتوانم هەر چەندم بووی ڕیزیان کەم. پرسیارەکەی پاشەوی پرسیاری 15 لێرە تۆزێک کێشە هەیە، نازانم لە وێنە کێشانی ئەو شێوەیە یان نا. ئەگەر هاتوو ئێرە لێرە تا ئێرە وەکو ئێرە هەتا ئێرە بی ئەوە ڕیزبەندی دروست دەکەی، بەڵام ئەگەر هەست دەکەم تۆزێک ئێرە گەورەترە لێرە لە کاتی دانان تۆزێک ڕیزبەندێکی بە تەواوی دروست ناوی، بەڵام هەست دەکەم تەنیا هەڵەکە لە دروستکردنی ئەو شێوەیە دەنا ئەو شێوەیەش دەشێ بۆ ڕیزبەندی. بلێرە با تەماشاکەین مەبەستم چییە. ئەوها ئەو شێوەکەی دیکە دەخولێنمەوەها بەخۆی ئەوهایە دەی سوڕێنمەوە ئەو جە دایدەنێم ئەوها لێرە وەکو دەبینین تۆزێک گەورەترە، ئەو جە ئەگەر هەڵەکە لە دروستکردنی شێوەکە بی ئەوە دەتوانم بڵێم نابی، بەڵام ئەمن هەست دەکەم هەڵەکەیە لە دروستکردن لەبەر هەندێ ئەمن هەست دەکەم ئەو شێوەیە دەبی بۆ ڕیزکردن ئەوهایە. ئەوجا پاشان ئەوها کەواتە وەڵامەکەم لێرە دەتوانم بڵێم بەڵێ ئەو شێوەیەش بۆ ڕیزکردن بۆ ڕیزبەندی دەبی. ئەوها کە دەبینم تەنیا تۆزێک ئەگەر دەبیت تەنیا هەڵەکی گچکە هەیە کە شێوەکەیان دروست کردیە لە کتێبەکەی کە دوو لایەکان زۆر زۆر وەکو یەکنینە هەتا بپوشن. دیسانەوەی کۆپی بکەم داینێم هەتا زیاتر ببینین کە دەشێ بۆ ڕیزبەندی. ئەوها وەکو دەبینین دەبیت.
دەبیت. دیسان وەڵامەکە بەڵێ. ئەو جارەی پرسیاری 16 ئەو شێوەیە، ئەو شێوەیە 100% دەبی، هیچ وەکو دەبینن هەرکوو بمەوێ دایدەنێم لە ڕیزبەندیەکی هیچ بۆشاییەک دروست نابی، کەواتە بەڵێ. شێوەکەی پاشیوی شێوەی 17 ئەو شێوەیەش ئەگەر ئەوها دایاننێم یەکەم جار لە تەنیشتێک ڕیزیان کەم، ئەو جا لێرە ئەوها هیچ بۆشاییەک دروست نابی، کەواتە لێرەش وەڵامەکەم بەڵێ. دەتوانم بە جێگۆڕچێ شێوەکان ئەوها دانێم کە هیچ بۆشاییەک دروست نەبی، وەڵام لێرەش بەڵێ ئەوها دایان دەنێ. ڕیزەک ئەوها ڕیزەک خولانەوە، ڕیزەکەی خوارێ خولانەوە، کەواتە ئەوها ئەو جارەی دیسان دەتوانم چەند ڕیزم بووێ دایانێ بێگومان. پێویست ناکە من هەمووی دروست کەم، ئەوە دیارە. تەواو بووین لێرە. پرسیاری 18 و 19 و 20 و 21 ئەمن چا ناکەم، زیاتر دەهێڵمەوە و پرسیارانە، چونکە زیاتر پێویست دەکا ئێرە ئەو شێوەیەی ئەوها ببڕین، کە پاش بڕینەکەی لێرەی دانێن شێوەکە، ئەوجە بێگومان ڕیزبەندی دروست دەبی لە هەمویان. لێرەش هەروە ئەو شێوەیە ئەگەر ببڕم دەبیبینم لێرانەی دانێم، شێوەکان لە تەنیشتێک دانێم، لێرەش ئەو شێوەیە ببڕم، ئەوجە نازانم لە چێی دانێم، لێرەی دانێم ئەوها یان لێرەی دانێم ئەوها، تۆزێک دیار نییە لە چێی دانێم. ئەوها نووسرایە بەڵام هەز دەکەم بەرامبەری بی دەبی، ناتوانم ئەوها لە تەنیشتە چی. لێرەش ئەو شێوەیە دەبڕم، لێرانە دایدەنێم، ئەو جا ڕیزبەندی دروست دەبی بێگومان، بەڵام ئەمن دروستیان ناکەم ئەو پرسیارانە. دێمە لای شیکاری پرسیارەکان. پرسیاری 22 6 لایەکی ڕێک، لێرەش بە هەڵەیان نووسیە شەشەی، دەبی نووسرا بە 6 لایەکی ڕێک، بکێشە و بیبڕە، وەکو لێرە ئەوە 6 لایە، 6 لایەکی ڕێکە، ئەوها دروستیکە 1 لا 2 لا 3 لا 4 لا 5 لا 6 لا ڕێک، واتە هەموو لایەکان وەکو یەکن. ئێرە ئەگەر 1 سانتیم بی ئەوەش یەکە، ئەوەش یەکە، ئەوەش یەکە، ئەوەش ئەوە 6 لایەکی 6 لایەکی ڕێک. پاشان بەشێک لە لایەکی ببڕە، لێرانە بەشێک ببڕین بۆ وێنە، ئەگەر ئەو 6 لایەم هەبی ئەو بەشەی ئەوها بۆ وێنە ئێرە دەبڕم، 3 گۆشەیەکی دەبڕم. بەشە بڕاوە کە چ لێ بکە، ئەوە لە وانەی ڕابردوو باسم کرد کودەکەین، بەلایەکەی بەرامبەری بنووسێنە. ئایا شێوە نوێیەکە ڕیزبەندی پێک دەینی؟ بەڵێ. هەمیشە ئەگەر لایەکی ببڕم لە لایەکەی دیکەی دانێم ڕیزبەندی پێک دێنی، بەمەرجە چیش ئەگەر شێوەکە بەخۆی لە بنچینە ڕیزبەندیش پێک بینی بێگومان، ئەگەر نا ئاسان نییە، کەواتە وەڵامەکە بەڵێ پێک دەینی. پرسیاری 23 بیری ڕەخنەگرانە. بەڕای تۆ بۆچی هەنگ خانەکانی هەنگوین لە شێوەی 6 لای ڕێک دروست دەکا نەک لە شێوەی بازنە؟ بەڕای من لەبەرەوەی کە ئەگەر شێوەکە بازنە بوایە ئەوها لە کاتی دروستکردنی هەنگوین ئەوها بازنە بووە،
بۆشایی دەکەوتە مابەینی بازنەکان هەنگوینەکە دەڕژا، کەواتە دەبی 6 لابی هەتا هیچ بۆشایی نەمینێتەوە لە مابەینی خانەکان، هەتا ڕیزبەندی دروست بی، هەتا هەنگوینەکە نەڕژێ. دەنا ئەگەر ئەو هابە لەو ناوەندانە ئەگەر باز نەبوایە هەنگوینەکە ڕەنگە بڕژابە کەلچی نەبە. پرسیاری 24 مستەفا زەوی ژووری میوانی لە ماڵەکەی ڕیزبەندی کرد. نۆد کاشی 6 سانتیم بە 6 سانتیم واتە کاشیەکان ئەوها چارگۆشە بوون، لێرە 6 سانتیمەتر لێرەش هەر 6 سانتیمەتر بەکاری هینا، هەموو لایەکانی 6 سانتیمەتر بوو. کاشیەکانیشی ئەوها لە تەنیشتێک دادەنێ چارگۆشەنە وەکو یەک. 90 کاشی 6 سانتیمی بەکارهینا. پرسیارم لێ دەکەن ئایا ڕووبەری زەوی ژوورەکە چەند مەتر دووجایە ئەگەر 3 کاشیش بە فیڕۆ چوبی. لێرە ئەو وشەیە بە فیڕۆ چوبی وشەکی زۆر گونجاو نییە، چونکە هەموو کەس نازانی مانای چیە بە فیڕۆ چووە. بە فیڕۆ چووەواتە شکایە یان بەکەلک نەهاتیە یان بەکار نەهاتیە، بەکاری نەهینایە، 3 کاشی بەکار نەهاتیە، بزانە ڕەنگەکانی جوان نەبووە وەکو ڕەنگەکانی دی نەبووە یان کاشیەکان شکاینە، بەکار نەهاتینە. لەو 90ەی 3 بەکار نەهاتیەواتە چەند بەکار هاتیە 93 لێ بڕوە. ئەوەی ڕاستی پرسیارێکی زۆر ناڕوونە، چونکە دەبوایە نووسرا بە 90 کاشی هەبوو تەنیا توانی 3 لەو 90ەی نەتوانی بەکاربیێنی، لێرە نووسرا 90 بەکارهینا هەندێک کاڵای ئەوەی ڕاستی بی. ئەوجا ئەمن ئەوهای تێدەگەم دەبووە نووسرا بە 90 کاشی هەیە، 3 کاشی بەکەلک نەهاتیە لەو 90ەی، ئایا چەند کاشی بەکارهینایە؟ کەواتە 93 لێ بڕوە دەکاتە 87. ئەمن ئەوها لە پرسیارەکە تێدەگەم. هەرچەندە 87ش هیچ ژمارەکی گونجاو نییە لۆدانانی کاشی، واتە هیچ ڕیزبەندیەک هیچ ڕیزەک نییە، تەنیا 3 جاران 29 دەکە 87. ناتوانانی بڵێن 12 کاشی ئەو هادانە 11 کاشی ئەو هادانە. پرسیارەکی زۆر باش نییە ئەوەی ڕاستیبی، بەڵام ئەمن ئەو های تێدەگەم 90 کاشی هەبووە 3 نەتوانێ بەکاربیێنی، بە فیڕۆ چووە، بزانە شکایە بزانە ڕەنجی باش نەبووە، تەنیا 87 بەکارهینایە. هەر کاشیەی 60 بە 60 ئایا ڕووبەری ژوورەکەی چەندە بە مەتر دووجا. وابزانین کو. ئێستا دەینە لای ئەو پرسیارەی. ئەمن ئەوها کاشیەکانم ڕێز کردیا، زۆر ئاسان نەبوو 87 کاشی ڕێزکەم، چونکە هەرکوودام نابا هەندێک کاشی زیاد دەماوە. ئەو هەمدانە گریمان ژوورەکە ئەوهایە وەکو ئێستا لێرە دەبینین. ئەوەی ئەگەر بژمێرین 87 کاشیە، ئەوجا ئێستا هەر کاشیەی 60 بە 60 ئەو 60 بە 60 سانتیمەی ئەمەندەکەمە مەتر، بزانم ڕووبەری هەر کاشێک چەندە، ئەو دوایە جارانی 87 دەکەم. لێرە 60 جاران 60 بە سانتیمەتر، بەڵام ئەمن بە سانتیمەترم ناوێ لەبەر هەندێ ئەمن سانتیمەترەکەم کردە مەتر دابەشی سەتم کرد بووە 0 ژمارەی تەواو 60 جاران 0 ژمارەی تەواو 60 دەکا 0 ژمارەی تەواو 36 لە سەدا مەتر دووجا هەر کاشەی ڕووبەرەکەی دەرمهێنا. ئەو جارانی 87م کرد
ڕوبەری ژوورەکەی مستەفا دەکاتە 31 مەتر فاریزە 32 مەتر 31 فاریزە 32 ئەمە تەنیا 31ەکەی دەنووسم نزیکەی 31 مەتر دووجا کەواتە شتەکی شیاوە 31 مەتر دووجا ڕوبەری ژوورە چیکە وەکو ئەوەی وایە 6 مەترێک بە 5 مەتر و شتەچی ئەوها 6 بە 5 ژووری میوانی 31 مەتر دووجایە بەڵام ژمارە 87 ژمارەکی زۆر ناڕێک و ناگونجاو بوو لە دانانی کاشی وەکو دەبینن ئەو های لێ هات ژوورەکە ئەوەش پاشی هەوڵدانەکی زۆر ئەوە بیرکردنەوەی منە لۆ ئەو پرسیارەی پرسیاری 25 شاناز دەیەوێ نەخشە سازیەک پێک بێنێ بەهۆی بەکارهێنانی یەکێک لەو شێوانەی خوارەوە یان بازنە یان هەشتلا یان سێگۆشەی ڕێک کام شێوە دەتوانی بەکاربینی ئەگەر ویستی نەخشە سازیەکەی بەم شێوەیە ڕیزبەندی بکە کامە شێوە کەس نازانی کامە شێوە نە وێنەک دروست کرایە نە هیچ لە بیریان چووە کەواتە ناتوانین ئەو پرسیارەی هیچ چاکەین بەم شێوەیە ڕیزبەندی بکە کا شێوە لەم شێوانەی خوارەوە کوا شێوە کوا خوارەوە مەبەستی چییە تەماشای کتابە عەرەبیە کەشم کرد هەروەکو ئێرە کەم و کورتی تێدایە کەواتە هیچ بە هیچ ناکەم ناتوانم ئەو پرسیارەی چاکەم بەداخەوە پرسیاری 26 کاتێ ڕیزبەندیەک دروست دەکەی بەهۆی شەشلایەکی ڕێک لەبەر چ پێویست دەکا کە بە شەبڕاوەکە بەلایەکەی بەرامبەری بنووسێنی بێگومان ئەگەر بەلای بەرامبەری نەنووسێنم لە کاتی ڕیزبەندی بۆشایی دروست دەبی ناچارم لەبەر هەندێ هەتا ڕیزبەندی دروست بی بۆشایی لە مابەینی شێوەکان دروست نەبی ئەو بەشەی کە دەی بڕم بە لای بەرامبەرەکەی بنووسێنم ئەوجە شێوەکە هەر چ شێوەک بی ئەوها دەبی لێرەی دانێم لێرە ئەوها دەبی لێرەی دانێم نەک تەنیا هەر ئەگەر شەشلاش بی شەشلایەکی ڕێک هەتا ڕیزبەندی دروستبی دەبی ئەوها بکە پێداچوونەوە و ئامادەبوون پرسیاری 27 جۆری جێگۆڕکەی بەکارهێنراو لە وێنەی بەرامبەر بڵێ لێرە بێگومان ئەوە سوڕانەوەیە ئەو شێوەیە سوڕایتەوە بوویتە ئەو شێوەیە بە 90 پلا وەکو ئاراستەی میلی کاتژمێر پرسیاری 28 25 دابەش 5 کۆ 7 کەم 3 کەوانە تواندوو ئەگەرە من یەکەم شت ناوکەوانەکەی چاکەم ئەوانە وەکو خۆی بنووسمەوە هەرچەندە دەتوانم یەکسەر 25 دابەشی 5 بکەم دەکاتە 5 بنووسم لێرە 5 کۆیەکەی بنووسم 7 سێ لێ بڕوا دەکات 4 چاریش تواندوو دەکات 16 واتە لێرەش 16 5 و 16 دەکاتە 21 واتە 21 پرسیاری 29 ئەو دوو کەرتەی کۆ بکەمەوە دەبی بگەڕێم بە دوای ژمارەك چونکە ژێرەی کەرتەکان یەکشت نییە ژێرە دەبی هەمان ژمارەبی لێرە دوو ژمارەی جیاوازە ناچارم هەردوو ژێرەکان بگۆڕم بیانکەمە یەک ژمارە کەرتی یەکەم ئەگەرە من جارانی سێ بکەم ژێرەکە دەبیتە 12 جارانی سێ ئەوها سەرێ و خوارێ بێگومان جارانی سێ کەواتە ژێرەکە دەبیتە 12 با بچم لە جێیەکی کە ئەو کەرتانە چاکەم
کەرتی یەکەم 3/4 یان 3 چارەک ژێرەکەی دەکەمە 12 واتە دەبی جارانی چ بکەم جارانی 3 بکەم سەرە و ژێرە. کەرتی دووەم 1/6 دەکەمە 12 ئەویش بێگومان دەبی هەردوو چامە بنە 12 کەواتە ئەوی جارانی 2 دەکەم بەسە سەرێ و ژێر سەرە و خوارە. کەرتی یەکەم 3/4کە چی لێ هات بووە 9/12 یان 9/12 کۆی دەکەمەوە لەگەڵ. کەرتی دووەم 1/6کە چی لێ هات بووە 2/12. ئێستا تەماشای کەرتەکان دەکەم زۆر ئاسانە کۆیان دەکەمەوە 1/12 دەنووسم سەرەکان تەنیا کۆ دەکەمەوە تەواو ئەوە تەواو 11/12 کەرتەکە ئەو های لێ هات 11/12 تەواو. پرسیاری سی ئەو پرسیارە هەر بەجارێکی ئاسانە تەماشای ئەو هاوکێشەی دەکەم چ ژمارەك لێرە واتە ژمارە بەڵام ئایا چ ژمارەك ئەگەرە من هەشتی لێ کەمکەمەوە هێشتا چل دەمێنێتەوە. ئاسانترین ڕێ بزانم ئەو ژمارە ئەو پیتە دەکات چ ژمارەك ئەمن ئەو دوو ژمارای کۆ بکەمەوە کەواتە 8 و 40 دەکات 48 کەواتە پیتی یەکسان نابات 48 ئەگەرە من 48 بینم هەشتی لێ کەمکەمەوە بێگومان دەکاتە 40 تەواو پیتی دەکاتە 48. پرسیاری 31 ژوان 9 ڕۆژ ببورن 5 ڕۆژ ڕای کرد. ڕۆژی یەکەم 4.5 کیلۆمەتر، ڕۆژی دووەم 3 کیلۆمەتر، ڕۆژی سێیەم 4 کیلۆمەتر، ڕۆژی چوارەم 3 کیلۆمەتر و نیو، ڕۆژی پێنجەم 5 کیلۆمەتر. ئایا ئەو دووریەی کە دەبی ڕۆژی شەشەمم نییە بەڵام بەخۆی 5 ڕۆژ ڕای کرد بەم جۆرە شەشەمیش ڕای کردە بێگومان. ڕۆژی شەشەم دەبی بزانم چەند ڕای کرد بۆ ئەوەی ناوەندی ڕاکردنەکەی بکاتە 4 کیلۆمەتر و نیو 4.5 کیلۆمەتر. ناوەند کو دەردەچی دەبی لە بەبیرم بێتەوە ناوەند هەمیشە دەکاتە سەرجەم واتە کۆکردنەوەی هەموو ژمارەکان دابەشکردنی چەند دانەیە. ئەمن لێرە 6 ڕۆژە واتە ئەمن هەمویان کۆ دەکەمەوە دابەشی 6 دەکەم ناوەندەکە دەبی دەربچی 4.5 ناوەندەکە دەبی 4.5 بی. ئەمن لێرە ئەو ژمارانەی خۆم جارەی کۆ ناکەمەوە بەڵام لێرە ئەمن دەنووسم ئایا سەرجەمەکە دەبی چەند بی هەتاوەی ئەمن ئەگەر دابەشی 6م کرد هێشتاش بکاتە 4.5 کیلۆمەتر بێگومان هەتا پیتی ببینمەوە ئەمن دەبی ژمارە 6 جارانی 4.5 بکەم کە 6 جارانی 4.5 دەکەم سەرجەمەکە دەردەچی 27. ئەو جەدوایە دەینم ئەوانە کۆ دەکەمەوە بزانم ئەوانە چەندن جارێ بێگومان ئەوە کۆ ناکەمەوە لەگەڵی تەنیا ئەو پێنجەی کۆ دەکەمەوە بزانم چەندی مایە ببی تا 27. ئەمن لێرە ئەوها دروستم کردیە 4.5 ڕۆژی 1 3 ڕۆژی 2 4 ڕۆژی 3 3.5 ڕۆژی چوارەم و 5 ڕۆژی پێنجەم. ئەمن جارێ دەست لەوانە نادەم هەردەیان تەماشایان دەکەم بەخۆم پیتی سئیدا دەنێم ئەگەر دابەشی 6م کرد دەبی 4.5 و ناوەندەکە دەربچی پیتی دەرچوو دەبی 27 کیلۆمەتر بی. ئەو جە ئێستا دەینم ئەمن 4.5 و ئەوانە هەمووی کۆ دەکەمەوە لەگەڵ یەک 3 و 4 دەکا 7
7 و 5 دەکا 12 3.5 و 4.5 دەکا 8 8 و 12 دەکا 20 کەواتە 20م هەیە جارێ چەندم مایە لۆ 27 20 ئەگەر هەفتیش هەبوو دەبیتە 27 کەواتە ڕۆژی شەشەم دەبی 7 کیلۆمەتر ڕابکە یان غار بدە بۆ ئەوەی ناوەندەکە ببیتە 4 کیلۆمەتر و نیو. دەبی ڕۆژی شەشەم زۆر غار بدە لە هەموو ڕۆژەکانیت کە زیاتر چونکە 4.5 ناوەندەکی زۆرە ئەمن هەندێک ڕۆژ 3.5 غاردایە هەندێک ڕۆژ هەر 3 غاردایە هەندێک ڕۆژ 4 کەواتە هەتا ئەوانە هەموو زۆر کەمن ناچارە ڕۆژی شەشەم 7 کیلۆمەتر ڕابکە ژوان هەتا ناوەندەکە ببیتە 4 کیلۆمەتر و نیو. خوێنکاری ژیر لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە وە کۆتایی ئەوانەیە هەتا وانەی داهاتوو هەر بژین و ببورن لە هەڵەکان و کەم و کورتیەکان.